ئەیا سایبێ کەس فەقیری داما و لە ژێرپێی هەرچی و پەرچی داڕزا و چۆن بوویتە گەمەی هەرزەی هەزار ڕوو ئەوانەی 100 جار کوردیان دابەش و خۆزگەم پێت نەبێت کە ئەوە حاڵتە ئەوە بەرهەمی زیاد لە 30 ساڵتە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاڵە ڕێناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. ڕایەڵی ئەمڕۆ دەکەینە کاریگەری خراپەکانی دواخستن و دابش نەکردنی بووچە بە میوانداری دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونت کاک دکتۆر بەخێر هاتی. زۆر سپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەران. سپاس. بڕوا بکە تەوەرەکەەوە پرسیار هەڵەگرێ ئینسان نازانە لە شۆ دەست پێ بکە. پێم بڵێ ئەم بێمنەتی حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێم لە شۆ سەرچاوی گرتووە. ئەگەر ڕاوەیەکتان هەیە بۆ ئەم. بسم الله الرحمن الرحیم. وەڵاهی بەڵێم چی یعنی ڕاوە هەر چۆنێ بیکەیت و بە شێوەیەکی لۆجیکی و عەقڵانی بتەوێ ئەم بارودۆخە لێک بیتەوە بەڕاستی ناگەی بە ئەنجامێکی باش. چونکە ئەو دۆخەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە و ماوەی 10 ساڵە لە 2014ەوە بەردەوامە جێگای زۆر نامعقول یعنی زۆر نامعقولە، زۆر جێگای تێڕامانە کە کەسانێک خۆیان بەدەسەڵاتدار ئەبینن لە وڵاتەیە، خۆیان بەوە ئەبینن کە مەسئولن لەسەر ژیان و قوت و گوزەرانی خەڵکی وڵاتەکەی خۆیان، بەڵام ئاوا بە خەمساردیەوە لەگەڵ ئەو پرسەیە هەڵسوکەوت دەکەن. بگرن نەک بە خەمساردی، زۆر جار ئەو پرسی موچە و قوتی خەڵکە سەودای شەخسی و سیاسی و ئێستا هەڵبژاردنیشی تێکەڵ بووە، ئەو سەودایی پێوەکەن لەگەڵ بەغایە لە نێوان دوو حیزبی دەسەڵاتدارە، هەندێک جار لە نێوان تاکەکانی ناو یەک بنەماڵەیە. بەڕاستی جێگای شەرمەزاریە کە ئێمە دوای نزیکەی زیاد لە 75 ساڵ خەبات گەلی کورد گەیشت بە ڕۆژێک کە ئاواتەخوازی بوو کە ڕووبارێک خوێنی بۆدا پێی وابوو کە ئیتر ڕزگاری بوو لە ژێر دەسەڵاتی نەتەوەیەکی ترکە لەو باوەیە زاڵ بوو بەسەریا، پێی وابوو کە ئیتر بەڕاستی بە هەشتێکی بۆ دروست ئەبێ و ئەکەوێتە ناز و نعمەت و خۆشگوزەرانیەوە. بەڵام بەداخەوە کە ئەم دۆزەخەیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان خۆڵقاند، هەتا ئەو کاتەشی کە عێراق سەرەتای دامەزرانەوەی بوو لە دوای 2023 معلومی هەمولایەکە کورد دەسەڵاتێکی زۆری نەبوو لە ناو حکوومەتی عێراقیە، هێشتا بارودۆخی خەڵک باشتر بوو. بەڵام لەو کاتێک کە ئاوری سەر بەخۆیان ئیعلان کرد و کە کەوت نەفرۆشتنی نەوت و تامی پارەی نەوتیان کرد، بەڕاستی ئیتر دۆزەخیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان خۆڵقاند. جا بەڕاستی هیچ جۆرە تعلیقێک، هیچ جۆرە شیکردنەوەیەکی منطقی و عەقڵانی تۆ ناتوانانی بۆم هەڵسوکەوتە بکەیت. باش کاک دکتۆر، موچە سەرەتاترین مافی مرۆڤە لەکوێی دنیاە بەم شێوەیە مامەڵا کرێ پێم بڵێ؟ وەڵاهی بێگومان لە هیچ شوێنێکی دنیاە، تەنانەت لەو وڵاتانەی کە ئێمە زۆر بە خراپیان نەزانین بەو شێوەیە نییە. ئەوە باسی وڵاتانی پێشکەوت و وڵاتانی دامەزرا و ئاسوودە ئەوە هەر پێویست ناکە ئێمە خۆمان مقارنەکەین، یعنی بە سەعات دوا ناکەوێت لە لای ئەوان موچە. چونکە موچە پێش ئەوەی کە قوت و دەرامەت و ژیانی خەڵک بێ وەکو تاک، بریتیە لە هەڵسوڕێنەری ئەو بارە ئابووریەی کە وڵاتیایەتی. چونکە موچە کاتێک کە دائەبەزێتە ناو کۆمەلگاوە بۆ تاک دائەبەزێ، بەڵام ئابووری وڵاتەکان لەسەر ئەوە بەندە. چونکە ئەچێتە دەستی کەسەکانی چن سەرفی ئەەکەنەوە لە بازار جارێکی تر، بازار جوڵەی تێکەوێ، کە بازار جوڵەی تێکەوت حکوومەت زەریبەی دەست ئەکەوێ، خاوەنکار قازانجی دەست ئەکەوێ، کرێکار ئیشی دەست ئەکەوێ، جارێکی تر ئەم پارەیە تەدویر ئەکاتەوە ئەچێتەوە لای کۆمەڵک کەس و ئەچێتەوە بەردەستی حکوومەت و جارێکی تر دیسان دابەش ئەکرێتەوە. لەبەر ئەوە موچە یعنی مافی سەرەتاییترین مافی کەسەکانە وەکو تاک، بەڵام بەڕاستی هەموو ئابووری وڵاتیش لەسەرەوە دامەزراوە. چونکە ئێمە سەیری ئەوروپا بکە، سیستمی سۆشیالیان هەیە. ئەو سیستمی سۆشیالە ئەگەر لە لای ئێمە بێ خەڵک لەوانەیە گاڵتەی پێ بکڵێ چۆن کەسێک لە ماڵی خۆی دانیشتۆ هیچ کاسبیەک ناکات و پارەیەکی ئەیتێ، ئەی باشە بۆ پێی ناڵێ بڕۆ کارکە. بەڵام ئەوان بیرکردنەوەکەیان بیرکردنەوەیکی گشتگیر و گەورەترە. ئەو تاکە لە ماڵەوە کە دائەنیشێ ڕاستە هیچ ئینتاجێکی نییە لە سەردەمێک لە فترەیەکی زەمەنی ژیانە، بەڵام ئەگەر هات و دەستهاتێکی هەبوو، دەستکەوتێکی هەبوو، ئەو دەستکەوتەی سەرف کرد، ئەوە بە چاک ئەشکێتەوە لەسەر تاکانی تری کۆمەلگا. لەبەرەوە ئەوان بەو تێڕوانی ئەڕوانن. بەڵام بەداخەوە لە لای ئێمە ئیتر نازانم هیچ تێڕوانینێکی منطقی و لۆجیکی
حکم ناکە لەم دۆخی ئێستەیە. حکوومەت نەتوانێت موچەی فەرمانبەرەکانی خۆی بە چ بەهایەک بۆ حکومڕانیەکەی ئەمێنێتەوە لە کاتێکاوان نزیکەی 10 ساڵە تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەمی شەو ڕۆژیان بۆتە هاتوونە هاتی موچە. باشە ئایا لەم ڕۆوە کاتێک خەمی فەرمانبەران بەم جۆرەیە ئایا سێکتەرەکانی ژیان ئەو سێکتەرە گرنگانە بەرەو پێشون بە خۆیانەوە بێن ڕۆشنبیری پەروەردە تەندروستی تەواوی ئەوانی دیکەش. بێگومانجارێ بەڕاستی یعنی قسە زۆر لەسەر ئەوە کراوە کە ئایا ئەمەی کە هەیە نای بنین حکومەت حکومەت یعنی چی حکومەت کۆمەڵک پایی هەیە کۆمەڵک ئەرکومافی هەیە کە پێویستە جێبەجێ بکە کە لە هیچیان لە حکومەتی هەرێمی کوردستانە نییە لەبەرەوە هەر دەستەواژەی حکومەت بۆ ئەم دۆخەی ئێستای لە حکومڕانی لە کوردستانە هەر ئەوە دروست نییە ئەتوانین بڵین دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو کەسانی کە بە هەر جۆرێک لە جۆرەکان هاتوون قۆرخی کۆمەڵک سێکتەری بڕیاریان کردووە لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانە ئەوە یعنی ناونانەکەی بەو شێوەیە دواتر یعنی ئەوان چ باکیانە بەوەی کە لەو سێکتەرە جیاوازانەی ناو کۆمەلگا و ناو دام و دەستگاکانە بەرەو پێشچوون ئەبێ یان نابێ یعنی ئەوە تۆ ئەبێ لە کەسێکی بپرسی و لە کەسێکی داوا بکەیت کە بە خەمی وڵاتەکەیەوە بێ کە بەردەوام ساڵ و ڕۆژ و مانگ بژمێرێ و ئیحساب بکە و دیراسە بکە لەسەرەوەی کە چۆن ئێمە بتوانین زۆرترین بەکارخستن زۆرترین سوود لەو کۆمەلگای خۆمان وەربگرین هەم لە بەروبوومی سروشتی هەم لە پێکهاتە مرۆیەکەی یعنی وڵاتان دیراسە ئەکەن لەسەر ئەوەی من شتێکم خوێندەوە کە لە بەریتانیا دیراسە کراوە لەسەر ئەوەی کە هەندێک کەس کە لە تەمەنی 30 ساڵ و 25 ساڵ ئەمرن ناگەنە تەمەنی 6 ساڵ هیچ خزمەتێک بە وڵاتەکە ناکەن لە مودەی ئەم 30 ساڵ و 25 ساڵەیە حکوومەتی بەریتانی چەند زەرر ئەکا لەوە یعنی گەشتونەتە ئەوەی لە مردنی پێشوەختەی هاوڵاتیەکانیشان ئەکۆڵنەوە کە زەرری چێ بە وڵاتەکانیان بەڵام لە لای ئێمە چێ هەیە باکی بەوە بێ دام و دەستگایەکی حکومی ئینتاجی ئەبێ بەرەو پێش ئەڕوا بەرەو پێش ناڕوا ئێمە سێکتەری خوێندنی باڵامان هەیە من لە زانکۆ مامۆستام باشە چێ هەیە بپرسێتەوە لەو هەموو بەحث و توێژینەوەی کە لە ناو زانکۆکانە ئەکرێت زۆر جار خەڵک ئەوە ئەکا بە لەکەیەک بەسەر زانکۆکانەوە ئەڵێن باشە زانکۆکانی هەرێمی کوردستان چ توێژینەوەیشیان هەیە چیان پێشکەشی کۆمەلگاکە کردووە زۆریان پێشکەشی کۆمەلگا کردووە بەڵام هیچ کەسێک نێ سوودی لێ وەربگرێ ئەبێ بە توێژینەوەیەک و ئەخرێتە ڕەفەیەکەوە لە ژوورێکە مناقەشە ئەکرێت 4-5 کەس دانیشتووە و ئیتر دوای کەس لی ناپرسێتەوە بڵێرە تۆ گەشتی بە چ نەتیجەیەک ئەم هەموو پارەیەت تیا سەرفکرانی خوێندکارێکی خوێندنی بەرایی کە 4 ساڵ ئەخوێنێ یاخود خوێندکارێکی ماستەر و دکتۆرا کە ئەخوێنێ پارەیەکی زۆری تیا سەرف ئەکرێ چونکە تۆ ستافێکت هەیە کە بەردەوام معاشیان پێ ئەدەی ئیژەکا بۆ ئەوان ستافێکی دەرزوتنەوەت هەیە کە دەرسیان پێڵێتەوە ستافێکی ترت هەیە ئیداریە کاروبارە ئیداریەکانی ناو زانکۆت بۆ بەڕێیەکە ئەوە جگەلەوەی کە داخلیەکان و ئەو لە ڕووی بینایی و لۆجستی و ئەوانەوە زۆر پێویستی تری هەیە یعنی تۆ ئەم پارەیە سەرف ئەەکەی خەڵکێک پێگەیەنی ئەخوێنێ ئەی دوای وەلی ناپرسیتەوە ئەی دوایی کە خۆی شتێکی پێشکەش کرد بۆ ناچی بەدەمیەوە بڵێ ئەرێ تۆ چ نەتیجەیەکت بەدەستهێناوە بابین ئێمە نەتیجەی ئەو لێکۆڵینەوەی تۆ لە شوێنێک لە شوێنەکان سوودی لێ وەربگرێ باشە کاک دکتۆر باس لە ئابووری سەربەخۆ کرد 2014 کاتێک هەرێم بڕیاری دا کە نەوت بفرۆشێ نەوتی سەربەخۆ بفرۆشێ لە هەرێمی کوردستانە لە جیاتیەوەی خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێوەک خۆشیان وتیان کە تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەند دەبن لە فرۆشتنی نەوتی سەربەخۆ بەڵام ئێستا نزیکەی 30 ملیار دینار قەرزارە هەرێمی کوردستان لە دەرەنجامی فرۆشتنی نەوتی سەربەخۆیە ئایا ئەم داهاتە بەرەو کێ ڕۆی وەڵاهی ئەوە ڕاستی جێگای پێکەنینە کە ئەڵێن قەرزارین یعنی معقول نییە لەوانەیە بگەڕی لە دنیاە پارچەیەکی جوگرافی ترت وەکو هەرێمی کوردستان دەست نەکەوێ کە نەوتی هەبێ غازی هەبێ سەرۆت و سامانی سروشتی هەبێ دەری هێنێ بیشی فرۆشی و قەرزاریش بێ یاخر ئەمە چەندی بچەن لەکوێی دنیاە ئەوە هەیە یان ئەوە تەو قەرزانە ڕاز نییە یان ئەوە تەو قەرزانە لەم گیرفانەی حکومەت دەریانێناوە بۆ گیرفانی تایبەتی ئەو کەسانی کە حکومەت بەڕێوە بن ئەجینا معقول نییە ئێمە ڕاستە لە ئەو وڵاتانەی کە نەوت تایەتی و بۆتە بڕبڕی پشتی ئابوووریەکانیان لە هەندێکیان ناگەندەڵی و خراپ بەکارهێنان هەیە بەڵام لە هەندێکیانە بۆ بە ڕەحمەت بۆیان فەرموو سەیری کەنداوی عەرەبی بکە
سەیری وڵاتی کوێت کە سەیری ئیمارات و قەتەر کە سەیری قەتەر بکە قەتەر یعنی دەقات و بیسقاتی دانیشتوانەکەی پارەی خەزنکراوی هەیە لە احتیاطی وڵاتەکەیە. بەڵێ باشە کاک دکتۆر ئێستا بیانووی ئەوە نەماوە کە نەوت پارە ناکایە سەردەمی کۆرۆنا تێپەڕیان هەر بیانوێکی دیکە کە حکوومەت لە هاوڵاتیان یەگرت یعنی ئەو بیانوانە تەواو بوون حکوومەتی عێراق ئێستا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەیە تەنها شتێک کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ما بێتەوە نردنی لیستێکە بەڕێک و پێکی یعنی حکوومەت پێی ناکرێت لیستێکی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بەڕێکی بۆ بەغا بنێرە بۆی پارە بنێر کەەوە زیاد لە 8 مانگ من پێی ناکرێت ئەگەر پێی بکرا ئەی کرد بەڵام بۆچی پێی ناکرێت بۆچی پێی ناکرێت ئێمە بێ بزانین بۆچی پێی ناکرێت لەبەر ئەوەی کۆمەڵێک پۆخڵەواتی زۆر خراپ خزێنراوەتە ناو ئەو لیستی موچەیەوە کە تا ئێستا خەڵکێکیان پێدا بەستۆپیان بەخێو کردو ئێستا ناتوانن لای بەرن مەسئولێک لە شوێنێکەوە پێی وتون وتێتی ئەوەنە کەسم بۆ بخەنە ناو لیستی فڵان وەزارەتەوە کە زۆربەی لە وەزارەتە ئەمنیەکانە ئەو کێشەیە هەیە لە وەزارەتە مەدەنیەکانە زۆر کەمە ئێستا کێ هەیە یعنی کێ توانێت بە مەسئولە بڵێ منە پارێت بۆ نانێرم لەبەرەوە کە ئەڵم پێی ناکرێ پێیان ناکرێت لەبەر ئەوەیە ئەوان شتێکی زۆر خراپیان چاندووە لە وڵاتەکەیە ئەو لیستە هەرچۆنێ ئەیهێن و هەرچۆنێ ئەیبەن بەو شێوەیە دەرناچێت کە ئەمان خۆیان ئەیانەوێ و لەگەڵ ئەو مەعایرە عیلمیانەشان ناگونجێت کە حکوومەتی عێراقی داوایان لێکە لەبەر ئەوە سەرێکی شەکە ئەوەیە کە ئەمانە ناتوانن بیکەن سەرێکی ئەوەیە زۆر جار وەکو لە بیدایەتیشەوە وتم زۆر جار سەودای سیاسی پێوە ئەکەن بۆ مەسلەی هەڵبژاردن بەکاری هێنن ئەیکەن بە زەختێک بەسەر ئەو کەسانی کە پارە و موچیان بۆ بڕنەوە پێیان ئەڵێن بێنە زەحمەت دەمێت کارتی دەنگدانەکەتم بۆ بێنە بە کۆپی کەمزام دەنگ بەکێ ئەی یەکێکی تر موچەی بۆ بڕنەوە ئاڵێن تۆ تەنیا لەبەر ئەوەی کە بڕۆی بە نوێنەرایەتی فڵان کەس سەردانی پرسەکان بکەیت و دەنگی ئێمە بگەێنیت و هەندێک جار ئەگە پێویستمان پێت بوو پارەیەک بەری بۆ شوێنێک و خەڵکی ئاواشەیە آخر ئەوە جگەلەوەی کە کۆمەڵک کەسیش ڕازی کراون لەبەر خاتری خاتران کە ئەوانەی پێیان ئەوترێ بندیوار و موچەیەکیان بۆ بەڕاوەتەوە و ئیتر خۆیان لە شوێنێکی تر یان کار ئەکەن یان لی دانیشتون لە ماڵەوە پارەکەی خۆیان نەخۆن باشەکەواتە بێدەنگی هەوڵاتیان بۆ چێگەڕێتەوە لەم بارەوە خەڵک بۆ دەنگە ناکە بۆ هەڵوێستێکی نییە وەڵی خەڵک تا ڕادەیەکی باش هەڵوێستی هەبوو بەڵام خرتەنا هەڵوێستی مامۆستایان و فەرمانبەران ئاخدەی ئەوە بێ لە دووسێ ڕۆ سەیریکەین لایەکیان ئەوەیە کە ئەم دەسەڵاتە خۆی بە ماوەی ئەو 33 ساڵی ڕابردوو ئیشی کردووە لەسەر بێ ئەهەمیەتکردن و شکاندنی کەرامەتی تاکەکان وای کردووە ئەم خەڵکە هەمووی دەستەمۆ بێ ئەو خەڵکە بیر نەکاتەوە هەر یەکەی بە جۆرێک مەسەلەن هەندێکی بە ترس هەندێکی بە تۆقاندن هەندێکی بە پارەدارکردن هەندێکی بە پۆست بەخشینەوە وای کردووە کە خەڵک یعنی بەڕاستی بسڵەمێتەوە لە هەندێشت من لە زۆر شوێن ئێمە تەنانەت لە زانکۆ یعنی بۆ دانپیانانیش ئەوە ئێمە لە زانکۆ زۆر جار ئەمانی زۆکو مامۆستایانمان بگرین بینە دەرەوە داوا بکەین زۆر جاریش کردومانە بەڵام تووشی ئاستەنگی زۆر ئەبووینەوە ئێمە لە ناو زانکۆیە لەبەرەوەی لە ڕووی ئیداریەوە ئێمە تووشی گرفت ئەبووین هاوڕێکانمان لە هەندێک شوێن نەئاهاتن بەدەممانەوە لەبەرەوەی کۆمەڵک کەسیایە تۆ بڵێت و نەڵێ ڕێزم بۆ چاکەکان و بۆ ئەوانەی کە خەڵکی باشن بەڵام کۆمەڵک کەسی تایە بە حەقی خۆی نەهاتۆتە ئەوێ ئێکە کەسێک دای ئەنێ لە شوێنێکە چۆن نەتوانێت لی هەڵگەڕێتەوە و دژی ئەو قسە بکە لەبەرەوە بە زۆر ینی لە زۆر ڕووەوە لە زۆر لاوە کاریان لەسەر ئەوە کردووە کە خەڵک بێدەنگ بێ لەلایەکی تریش ینی کاریان لەسەر ئەوە کردووە کە پەرلەمانی وەکو دامەزراوە بێ ئەهەمیەت بکەن ئەوە زۆر گرنگە من زۆر زار تەکید لەسەر ئەوە ئەکەمەوە خەڵکێک ئێستا بۆچی ئەڵێ دەنگدان هیچ سوودی نییە و با ئێمە نەچین دەنگدەین و گۆڕانکاری ناکرێت پەرلەمانچی پێکرێت بە ئەنقەز هەردوو حیزبی دەسەڵاتدار وایان کردووە کە پەرلەمان وەکو دامەزراوە هیچ جۆرە ڕۆڵێکی نەبێت لە کۆمەڵگایە چونکە نوێنەرانی خەڵک لەوێکەوە بنەوە دەسەڵاتی بەڕێوەبردن حکوومەت ئەوە زانین هەمووی حیزب تەعینیانەکە ئەویانکە بە وەزیر و سەرۆک وەزیران و بەدەست حیزبەکانەوەیە دەسەڵاتی دادوەری تا ڕادەیەکی زۆر لەژێر فشارایە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ئەمێنێتەوە پەرلەمانە کە پەرلەمان بە حەقیقی نوێنەرانی خەڵک ئەچنە ناوی ئەبێ پەرلەمان محاسبەی یەکی وەزیرەکان و سەرۆکی حکوومەت بکە ئەبێ پەرلەمان دانیشێ سیر بکە ئەگەر لە ناو کابینەی وەزاریە وەزیرێکی بەدڵ نەبێت دەنگی پێ نەدا دەنگ بە سەرۆک وەزیرانەکەی نەدا ئەوە ڕۆڵی پەرلەمانە بەڵام ئەمان هاتوون ئەو ڕۆڵەیان لاواز کردووە
زۆربەی زۆری پەرلەمانتارە حیزبیەکانیان دەستەمۆ کردووە لەبەر خاتری ئەوەی ئەگەر پەرلەمان ئاوا تەفعیل بکرێ نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکای ئەوان لێیان تێک ئەچێ. جا لەبەر ئەوەیەکیش کە لەو سێکتەرانەی کەوایان کردووە دەنگی خەڵک دەنگی ناڕزایی لاواز ببێ. پەرلەمانی وڵاتانی دنیا بینین ئێمە شەڕە کورسی تیاکرێت دەستەویەخە سەری خەڵکی تیا ئەشکێ لە پێناوی دیفاعکردن لەو توێژانەی کە ئەو خەڵکە وی چۆتە پەرلەمان. بڵێ کەواتە بێدەنگبوونی خەڵک بەخستنی پەرلەمان لە بەرژەوەندی چی ئەشکێتەوە؟ بێگومان لە بەرژەوەندی ئەم دەسەڵاتدارانەیە. پەرلەمان پەشی بکەوێ لاواز ببێ لەبەر چاوی خەڵک ڕەش ببێ خەڵک سارد ببێتەوە لە دەنگدان ئەمانە هەمووی لە خزمەتی بەردەوامبوونی ئەم دۆخەیە کە ئێمە ئێستا تایە ئاژین. نەچی دەنگ نەدەی نوێنەری خۆت هەڵ نەبژێری دەنگی ڕاستەقینێ زۆر جار خەڵک ئەوە ئەڵەیە کە دەنگەکان دەستکاری ئەکرێ و وای ئەکرێ و تەزویرەکرێت لەگەڵ هەموو تەزویرێکە لەگەڵ دەستکاریکردنە لەگەڵ هەموو شتێکە هێشتا دەنگی ڕاستەقینەی خەڵک ڕۆڵی خۆی هەیە لە کاتی دەنگدانە. یعنی تۆ ئەگەر ئەتەوێ کەسێکی دوکاندار ئەوێ بازاڕی بجوڵێ فەرمانبەرێک ئەوێ موچەکەی دوانەکەوێ ئەوە بەوە نابێت لە ماڵەوە دانیشێ و لە ناو فەیسبووکەکەیە پۆستێک بکاو لە ئینستاگرامە شتێک بنووسێ و ناڕزایەتێک دەرببڕێ و دوایش کە هێتە سەر ڕۆژی دەنگدان و یەکلایکردنەوەی هەندێ بابەت لە ماڵەوە لێ دانیچێ بڵە خۆ هیچ ناگۆڕێ یان بە دەنگێک چی ئەبێ هەموو دەنگەکان لە یەک دەنگ و دوو دەنگ و سێ دەنگەوە دروستە بێت. ئەنجا ئەوە بەشێکی ئەگەڕێتەوە بۆی کە وەکو وتم 30 ساڵە ئیش لەسەر ئەوەکرێ بەشێکیشی خەڵکی بەڕاستی بێ ئومێدە. یعنی خەڵک پێویستە ئومێد بهێنێتەوە بەرخۆی. تۆ ناکرێ کە لەسەر ڕێڕەوێک ڕۆیشتی ئامانجێکت دانا بۆ خۆت بەڵام ئەو ماوەیە کە داد نابوو نەگەیشتیتە ئامانجەکە بەو شێوەیە کە خۆت ئەدویست نەگەیشتیتە ئامانجەکە کۆڵ بەی تویتر دانیشی بگەڕێتەوە. زۆر جار پێویستەکە لە ژیانە خێرا بڕۆی تیش تێپەڕی پێویست ئەکا لە ژیانە لابی بەلایەکە بۆ ئەوەی بە شێوەی شتر بگەیت بە ئامانجەکەت. ئەتر ئەمە خەڵک پێویستە تۆزە پشو درێژ بێ. ئێمە شتێکمان خسۆتە سەر شانی خۆمان کە حکومەتێکمان دروست کردووە لە سەرەتای دروستبوونی ئەم حکومەتەوە هەر لە ساڵی 92ەوە شتێکمان خسۆتە سەر شانی خۆمان کە بریتی بووە لە ئەرکی پاراستنی ئەم قەوارەیە و ئەو شۆڕشەی کە کراوە لە ڕابردووە لەبەرەوەی وتومانە ئەم خەڵکە بە شۆڕش و بە خوێن ڕشتن هاتووە قەی ناکە بە هەندێکی لێ قبوڵکەین بەڵام هەتاکەی ئیتر کاتی ئەوە هاتووە کە شۆڕژگێڕی بخەینە لاوە جیلێک هاتۆتە دنیاوە و هاتۆتە هەرێمی کوردستانەوە کە ئەسڵەن ئەو سەردەمەی هەربیر نییە لەبەرەوە پێویستە ئەو جیلە گۆڕانکاری بکە بڕیاری هەبێ لە داهاتووی ژیانی خۆی و کۆمەڵگاکەیە. دەستخۆش ئەستان و فەرمانبەران بینەرانی خۆشەویست ئێوە شار سەرنج و پرسیارێکتان هەیە دەتوانن لە لایڤی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەگەڵمان بن ئێمە لێرە گفتوگۆی لەبارەوە دەکەین. کاک دکتۆر لانی کەم دەسەڵاتدارانی هەرێم جاران لە سەروبەندی بانگەشەکانی هەڵبژاردندا خزمەتی نارەکانی خۆشیانیان نەکرد بەڵام ئێستا بێمنەتن لە ئەندامەکانی خۆشیان ئەی ئەمە بۆ وەڵاهی تر ئەوە بە دەردی کوردەواری ئەڵەیان هینی خۆیانیان بەستوەتەوە ئیتر بێمنەتن لەو خەڵکە یان ئەوە تا ئیتر پێیان وایە کە ئەمە دوا دەرفەتی ئەوانە و لەوانەیە لە دواترا بەو شێوەیە بۆیان نەچێتە سەر بۆیە ئێستا هەتا بتوانن سوودی ناشەرعی و خراپ ببینن لەو دەسەڵاتەی کە هەیەە. بەڕاستی یعنی لەوانەیە لایەنێکی تر لە عەقڵیەتی ئەوانە ئەوە بێکە خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆران داوای ئەویان نەکرد کە موچەکانیان بچێتە سەر بەغا هەمومان داوای ئەوەمان نەکرد و خۆشحاڵیش بووین بەو بڕیاری دادگای فیدراڵی کە دەری کرد. هەموو خەڵگەی وت کە موچەکە چووە سەر بەغا بە شێوەیەکی ڕێک و پێک گێت. ئێستا لەوانەیە لە عەقڵیەتی ئەوان ناوا بێ کە گرفت بۆ موچە دروست بکەن خەڵک لەو بڕیاری پەشیمان بێتەوە پێی وابێ بڵێ ناوەڵانجا خۆوەتە هەروەکو یەک وایە موچان هەرێ بەڵام تۆ دابەشینە دەبێتتر خەڵک واعیە خۆ خەڵک لەوە تێگا هۆکاری دابەش نەکردن و نەناردنی موچەکە چییە. یعنی حکوومەتی عێراقی لە مانگی چواری ئەم ساڵەوە کە بەڕەسمی نەوت نەما موچەکەوتە سەرشانی ئەو هەموو جارە موچەی ناردووە لەگەڵ پۆخڵەواتی ناو لیستی موچەش. لەبەرەوەی حکوومەتی عێراقی حکوومەتێکە خۆی بەی هەموو عێراقیەکان ئەزانێ. ئێمە قسەمان لەسەرەوە نییە بەڵێ لای ئەوانیش گەندەڵی هەیە و بەهەداردان هەیە و بەڵام عێراق دەوڵەتە
بە عقڵێتی دەوڵەتداریش بیرەکاتەوە. عقڵێتی دەوڵەتداری ئەوەیە هەموو تاکەکان و هاوڵاتیانی عێراق بە هەرێمی کوردستانەوە لە زاخۆ تا بەسرە بەی خۆی ئەزانێت. حکوومەتی هەرێم داهات بگێڕێتەوە نەیگێڕێتەوە نەوت بە قاچاق بفرۆشی هەرچیەکی لێ بکە ئەو ئامادەیە موچە بنێرە بۆ خەڵک چونکە ئەزانەیە ژیانی خەڵکی لەسەر ئەوەی و هاوڵاتی خۆیەتی. بەڵام هەندێک جار وەکو ئیسیفزاز وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیکا کۆم ئەم مانگەلیزمە جۆرێک ئەنێرێ لە مانگێکی ترا کۆمەڵک ناوی زۆری بۆ ئیزافاکە مەبلەغێکی زۆر گەورەی تر ئەچێتە سەری یعنی خۆ کابراش گەمژە نییە لێ ئەپرسێتەوە یعنی بۆ ئەوەی وا هەز نەکرێکە دەسەڵاتدارانی عێراق نازانن وەزعەکە چییە بۆیە ئەوەکەن. باشە کاک دکتۆر گریمان لە هەڵبژاردن خەڵک سزای 30 ساڵی حکومڕانانی هەرێمی کوردستانەوە کەسێکە خاتە ئەو شوێنە شیاوەوە ئەوانیش تەواوی داهاتی ئەم وڵاتە بۆ خزمەتی تەواوی خەڵک بەکاردێنن. پێتان وایە کەتی و پارتی زۆر بە ئاسانی دەستبەرداری دەسەڵات بوو. ئەی نابن چیەکەن یعنی بەڕاستی ئەوە ئیفترازێکە لەوانەیە هەندێک کەس بڵێ دوورە بەڵام بەجددی ئەگەر ئەم خەڵکەی هەرێمی کوردستان دەنگ نەداتەوە بە یەکێتی و پارتی دەنگ بدا بەلایەنی تر ئەو دەسەڵاتە لەژێر دەستیان دەرەهێنرێ یعنی ئەوان هەتاکو ئێستاش شەرعیەتێکی نێودەوڵەتیان کە هەیە بەوە وەریەگرن ئەڵێنەوە تێمە ئەوەنە هزار دەنگەمان هێناوە ئەوەنە کورسیەمان هەیە لە پەرلەمانی عێراق و پەرلەمانی هەرێمی کوردستانە. بەڵێ باشە بەیانی کە هەڵبژاردنێکی ڕێکوپێک کرا بە تایبەتی ئێستا کە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتیەکە و چاودێرانی نێودەوڵەتی UN هەمووی چاودێریەکەن و هەڵبژاردنێکی زۆر گرنگە. باشە بە بەرچاوی هەموو خەڵکیەوە بە بەرچاوی هەموو دنیاوە سوڵتە و دەسەڵاتیان لێدا بڕەنرێت چی ئەکەن؟ ناتوانن دەسەڵات تەسلیم نەکەن و ڕادەستی نەکەن. ئەوە قسەیە کە خەڵکیان پێترساندووە یعنی ئەو ذهنیەتیان لە لای خەڵک دروست کردووە کە ئەیانود ئەگەر یەک کورسیش بهێنین ئێمە هەر دەسەڵاتە بەدەست خۆمانەوە نەخیر ئەگەر چلونەوە کورسیان هێنا دەسەڵات بەدەست خۆیانەوە نابێ ئەم جارە هەر جارانی پێشوش بەدەستیانەوە نەبوو. بەڵام ئیتر زروف و سەردەم و ژینگەی ئێستا هەڵبژاردننی ئێستا جیاوازە لەگەڵ ئەوانی ڕابردووە. بەغدا پارەی نردووە و داهاتی چەند مانگێک لە بەردەستدا و سەرف نەکراوە. ئەمە دوو دیوی هەیە کاک دکتۆر بەڕاستی یان دەسەڵاتداران پێیان وایە کە هەر چۆنە تەعامل بکەن خەڵق قوبوڵیەتی یان پێشیان وایە کە تەواو هەموو شتێکیان لەدەستدا ئەوەی ماوەتە وەڵێ با بۆ ئێمە بێ وایە یان کامیانە هەر بەڕاستی. من پێم وایە لەوانەیە هەردووکیان بێ هەم ترسێکیان هەیە لە داهاتوو هەمیش 33 ساڵ ئاوا بۆیان چۆتە سەری ترەڵێن خەڵک بە هەموو شتێکە ڕازیە ئەگەر هەر چۆنێ ئێمە هەڵس و کەوت بکەین لەوانەیە پەشیمانیش من لەوێن ڕابرد کردویان توانە ئێمە شتمان کردووە بۆ خەڵک کە ئەسڵەن پێویستی پێی نەبووە ئێستا بۆشی ناکەین ئەوەتە هەر ڕازیە. بەڵام ئەوە بیرکردنەوەیکی عاقلانە نییە بیرکردنەوەیکی لۆجیکیانە نییە ئەوە بیرکردنەوەی کەسی بیرتەسک و نەزانەکە هەنگاوی دواییتر نابینێت چییە ئەجینا هەر بۆمانەوەی پایەکانی دەسەڵاتی خۆشیان بواە ئەبواە زۆرترین خۆشگوزەرانی بهێنە ناو ئەم وڵاتەوە کاکە ئەوان جادەوبانی باشیان بۆ خەڵک دروست کردایە کار و کەسابەتێکی زۆر باش لە بازارە بۆ خەڵک هەبوایە موچە یەک ڕۆژدوانە کەوتایە ئێم خەڵکە خۆگلاراوی نەبوو هەر دەنگی پێێنانەوە هەر حکمڕانی ئەوان خەڵک هەرەوەیە خزمەت گوزاری سەرەتایی پێدانی مافەکەی ئیتر بەڕاستی ئەمانە وەکو وتم ئەمانە بۆ داهاتووی خۆشیان عاقڵ نین ئەجینا فەرم و وڵاتانی کەندا و سیر بکە خۆ لە زۆر بەیانە هەڵبژاردن و پەرلەمان و دەستا و دەستی دەسەڵات و ئەم شتانە ئەسڵەن هەر نییە. بەڵام شێخەکانی خەلیج کارێکیان کردو بۆ خەڵکی خۆیان کە ئیتر خەڵک هەمووی هەر کەسە و ڕازیە بەو ڕۆڵەی کە پێی دراوە ڕازیە بەو بەشەی کە هەیەی لەسەر و ئەوەوە لە وڵاتانی ترەوە خەڵک لە خێروبێری وڵاتانی ئەوان سوودمەند بووە. باشە خەڵک ئەی لەوێ بۆ خەڵک نەهەڵەستێ نە مزاهرەکانە داوای گۆڕین دەسەڵات دەکا لە باوک و باپیر و بۆ کوڕ و کوڕەزایان ئەمێنێتەوە دەسەڵاتەکە و کەسیش ناڵێ ئەرێت تۆ لاچۆ لەسەر ئەو کورسیە لەبەرەوەی کارێکیان کردووە لە ناو کۆمەلگایە هەموو خەڵک ڕۆڵێکی خۆی هەیە و ڕازیشە بەو ڕۆڵێکە هەیە چ بەدیلێکی بۆ دەرباربوون لەم بارودۆخی ئێستا هیچ بەدیلێکمان نییە غەیری هەڵبژاردن دەنگدانێکی دروست چوونە سەر سنووقەکان و خەڵکیش بەگەرم و گوڕیەوە بچێ بەڕاستی خەڵک نابێ ناومێد ببێ خەڵک ئەبێ بارێکە و هاتۆتە سەر شانت هەتا دانیشی خراپتر ئەبێ و قورستر ئەبێ لە سەر شانت لەبەرەوە هەوڵی سوکردنی ئەو بارە بدرێ
خەڵک پێویستە پشوو درێژ بێ لەگەڵ ئەم گۆڕانکاریەیە بەڵێ. وە سەرەتای گۆڕانکاریەکان لە دنیاە و لە ناوچەکەی دەستی پێکردووە و لای ئێمەش بە دەرناوێت. دەستخۆش دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ سوپاس بۆ ئامادەبوونت لە ڕایاڵی ئەمڕۆ. سپاس. سپاس ڕایاڵم پێشکەشکردن ئاسوودە بوو.